ئەو کاتتان باش قوتابیانی گۆڵ خوێندنەوەی کوردی قوتابخانەی کۆشی بنەڕەتی ئینگلیزی ناحکومی پۆلی دووەم. خۆشحاڵم کە جارێکی تر لە بابەتێکی تر پێتان دەگەمەوە. پێشەوەی بچینە سەر بابەتێکی نوێ، هەندێک وشە لە بابەتی ڕابردوومان کە بابەتی لەش ساغیمان 55 چەند وشەیەکیمان دەهێناوە بە بیرە خۆمان دێنین و دەیخوێنین و دووبارە. وشەکان: لەش ساغی، لەش ساغی. وشەیەکی ترمان هەبوو: هەتاو، هەتاو، هەتاو. وشەیەکی تر: ئاو، ئاو، ئاو. وشەیەکی ترمان هەبوو: هەوای پاک و خاوێن، هەوای پاک و خاوێن، هەوای پاک و خاوێن. ددان شۆردن، ددان شۆردن، ددان شۆردن. زوو نووستن و زوو لە خەو هەستان، زوو نووستن و زوو لە خەو هەستان. دووبارە وشەکان دەخوێنینەوە، ئەو وشانێک کە تا ڕادەیەک نوێ بوو: لەش ساغی، لەش ساغی، لەش ساغی. هەتاو، هەتاو. هەوای پاک و خاوێن، هەوای پاک و خاوێن، هەوای پاک و خاوێن. ئاو، ئاو. ددان شۆردن، ددان شۆردن. زوو نووستن، زوو نووستن، زوو لە خەو هەستان، زوو نووستن، زوو لە خەو هەستان. بابەتی ئەو جارەمان لاپەڕە 55 ڕێزگرتن لە کات، ڕێزگرتن لە کات، ڕێزگرتن لە کات. دێنە سەر بابەتەکەی ڕێزگرتن لە کات. دەست دەکەین بە خوێندنەوەی ڕێزگرتن لە کات، ڕێزگرتن لە کات، ڕێزگرتن لە کات. نارین، نارین، نارین و نارین و سەفین، نارین و سەفین دوو، نارین و سەفین دوو. خوێندکاری، نارین و سەفین دوو، خوێندکاری، دوو خوێندکاری. یاخود لە قوتابەکان هەندێکتان نووسرایە قوتابی، دوو قوتابی زیرەکن، دوو قوتابی زیرەکن. نارین و سەفین دوو خوێندکاری زیرەکن، نارین و سەفین دوو خوێندکاری زیرەکن. کاتی خۆیان دابەش کردووە، کاتی خۆیان دابەش کردووە. نارین و سەفین دوو خوێندکاری زیرەکن. دێنەکەن فاریزەی هەناسەک ڕادەوەستین. کاتی خۆیان دابەش کردووە. نارین و سەفین دوو خوێندکاری زیرەکن، کاتی خۆیان دابەش کردووە. بەیانیان، بەیانیان، بەیانیان. دەچنە
خوێندنگە بەیانیان دەچنە خوێندنگە بەیانیان دەچنە خوێندنگە نارین و سەفین دوو خوێندکاری زیرەکن کاتی خۆیان دابەش کردووە بەیانیان دەچنە خوێندنگە نیوەڕۆیان پاش نان خواردن نیوەڕۆیان پاش نان خواردن لە ماڵەوە هاوکاری دایک و باوکیان دەکەن نیوەڕۆیان پاش نان خواردن لە ماڵەوە هاوکاری دایک و باوکیان دەکەن نیوەڕۆیان پاش نان خواردن لە ماڵەوە هاوکاری دایک و باوکیان دەکەن ئێواران وانەکانی ڕۆژی دواتر ئامادە دەکەن ئێواران وانەکانی ڕۆژی دواتر ئامادە دەکەن شەویش دەخوێنن زوو دەنوون و زوو لە خەو هەڵدەستن زوو دەنوون و زوو لە خەو هەڵدەستن نارین و سەفین لەلای دایک و باوکیان خۆشەویستن نارین و سەفین لەلای دایک و باوکیان خۆشەویستن بۆیە بێ دڵیان ناکەن لێرە فێر بووین کە نارین و سەفین دوو خوێندکاری زیرەکن کاتەکانی خۆیان دابەش کردووە واتە دەزانن کە بەیانیان چ دەکەن نیوەڕۆیان چ دەکەن ئێوارەکەی چی دەکەن و شەوەکەش کاتەچیان دیاری کردیە هەروەک پێمان دەڵێ بەیانیان دەچنە خوێندنگە بەیانیان زوو هەڵدەستن و دەچنە قوتابخانە نیوەڕۆیان پاش نان خواردن لە ماڵەوە هاوکاری دایک و باوکیان دەکەن ئێواران وانەکانی ڕۆژی دواتر ئامادە دەکەن واتە بۆ بەیانی کە ئەرکێکیان هەیە مامۆستا ئەرکێکی پێداون ئەو ئەرکە ئامادە دەکەن شەویش دەخوێنن لە پاشان زوو دەنوون زوو لە خەو هەڵدەستن نارین و سەفین لای دایک و باوکیان خۆشەویستن لەبەرەوەی کە کاتەکانی خۆیان دابەش کرد و کارەکانیان بە ڕێک و پێکی ئەنجام دەدەن لای دایک و باوکیشیان خۆشەویستن بۆیە بێدڵیان ناکەن دایک و باوکیان بە بێدڵی منداڵەکانیان ناکەن چونکە کاتەکانی خۆیان دابەش کردووە دووبارە دەیخینمەوە نارین و سەفین دوو خوێندکاری زیرەکن کاتی خۆیان دابەش کردووە بەیانیان دەچنە خوێندنگە نیوەڕۆیان پاش نان خواردن لە ماڵەوە هاوکاری دایک و باوکیان دەکەن ئێواران وانەکانی ڕۆژی دواتر ئامادە دەکەن شەویش دەخوێنن زوو دەنوون و زوو لە خەو هەڵدەستن نارین و سەفین لەلای دایک و باوکیان خۆشەویستن بۆیە بێ دڵیان ناکەن
زۆر باشە گوڵەکان، هیوادارم لەگەڵە من خوێندبیتانەوە، پەنجەتان لەسەر وشەکان بووی و خوێندبتانەوە. لە دوای بابەتەکەمان ڕاهێنانمان هەیە. ڕاهێنان. ئەو ڕاهێنانە دەبێت بە خۆتان بابەتەکەتان جوان خوێندبیتەوە، بۆشاییەکانی پڕکەنەوە. بزان ڕاهێنانەکە داوای چیمان لێ دەکا؟ قوتابی خۆشەویست، ئەم بۆشاییانە پڕ بکەوە. لێرە چەند بۆشاییەکی داینێ، دەبێت ئێمە ئەو بابەتە جوان خوێندبمانەوە بزانین کە لە جێ بۆشاییەکان دەبێت چ وشەک دانین. یەکەم، نارین و سەفین بۆشایی خۆیان دابەش کردووە. نارین و سەفین چی خۆیان دابەش کردووە؟ لێرە دەنووسین. نارین و سەفین بۆشایی خۆیان دابەش کردووە. دووەم، بەیانیان دەچنە بۆشایی. بەیانیان دەچنە بۆشایی. بەیانیان دەچنە کوێ؟ لە بابەتەکەت هەیە، دەبێت بیزانی چ وشەک لێرە دادنێ. سێم، ئێواران بۆشایی ڕۆژی دواتر ئامادە دەکەن. ئێواران چی ئامادە دەکەن؟ چی ڕۆژی دواتر ئامادە دەکەن؟ ئێواران بۆشایی ڕۆژی دواتر ئامادە دەکەن. چوارەم، بۆشایی دەنوون و زوو لە بۆشایی هەڵدەستن. بۆشایی دەنوون و زوو لە بۆشایی هەڵدەستن. قوتابەویست ئەم بۆشاییانە پڕ بکەوە. یەکەم، نارین و سەفین بۆشایی خۆیان دابەش کردووە. دوو، بەیانیان دەچنە بۆشایی. سێ، ئێواران بۆشایی ڕۆژی دواتر ئامادە دەکەن. چوار، بۆشایی دەنوون و زوو لە بۆشایی هەڵدەستن. لەسەر سڵایدەچکە. ڕاهێنانی دوو. ڕاهێنانی دوو. لە ڕاهێنانی دووەم، قوتابی خۆشەویست، ئەم پەندەی خوارەوە لە تێنووسەکەت بنووسەوە. هەروەکو دەزانین ئێمەش وەکو هەموو گەلانی دیکە چەندین پەندی خۆمان هەیە، پەندی میلیمان هەیە فۆلکلۆری، کە باز لە ژیانی ڕۆژانەمان دەکات. دەتوانین ژیانی خۆمان لەسەر ئەو پەندانە بەڕێوە ببەین و سوودیان لێ وەربگرین. یەک لەو پەندانەشمان هەیە لەسەر کات. کات، بابەتی ئەو ڕۆمان لەسەر کات بوو. پەندەکەشمان نمونەیەکە لەسەر کات. نووسراوە چی؟ کات وەک. کات وەک زێڕ وایە. کات وەک زێڕ وایە. واتە کات وەخت هەر خولەکێک لە ژیانی ئێمە وەکو زێڕ وایە، زۆر زۆر بەنرخە. نابێ لە دەستی بدەین. زێڕ مادەیەکی بەنرخە. لێرەش کات وەکو زێڕ دیاری کرایە، کەواتە کات زۆر بەنرخە. دەبێت هەمیشە کاتەکانمان بەشتی بە سوود بەسەر ببەین. کات وەک زێڕ وایە، نابێ لە دەستی بدەیت. کات وەک زێڕ وایە، نابێ لە دەستی بدەیت. ئەم پەندە لە تێنووسەکەت بنووسەوە. یەکجار لە تێنووسەکەت دەنووسیەوە.
دێنە سەر چاڵاکی هەیتمان چاڵاکێ لە چاڵاچەکەمان وشەکی داینێ وشەکمان هەیە وشەکە نووسرایە شەو شەو وەک دەزانین لە زمانی شیرینی کوردی چەندین شێوەزارمان هەیە کرمانجی خوار و کرمانجی سەر و شێوەزاری واتە بادینی و سۆرانی شەو شەو هەیتمان بە شێوەزاری سۆرانی لە بادینەکەی دەبیتە شەڤ شەڤ پیتی و بوویتە ڤ واتە ئەگەر کەسێک پێی گوتی شەڤ هەمان واتای شەو هیچ جیاوازیەکی نییە شەو شەڤ بزانین چاڵاکیەکەمان داوای چمان لێ دەکات قوتابی خۆشەویست قوتابی خۆشەویست تۆش ئەم وشانەی خوارەوە وەک نمونەکەی سەرەوە لێ بکە قوتابی خۆشەویست تۆش ئەم وشانەی خوارەوە وەک نمونەکەی سەرەوە لێ بکە واتای چی؟ واتە کتێبەکەمان نمونەکی داینێ پێشوەخت پێش ئەوەی پێمان بڵێ ئەوانە چا بکەن نمونەکی داینێ وشەکەی گۆڕیە لە شێوەزاری سۆرانی کەویتە شێوەزاری بادینی بەهۆی گۆڕینی و لە بۆ ڤ داوامان لێ دەکات ئەو وشانەی کە هەیە ئەلێرە ئەمەش بیگۆڕین بە هەمان شێوەی ئەم نمونەیە ئەوە نمونەکەیتی وشەکانتان لە بۆ دەخینمەوە چاو چاو هەروەک ئەلێرە دیارە وێنەی منداڵەکمان هەیە کچەکە چاو ئەوەش چاو واتە چاوەکانی مرۆڤ چاو لێو لێو ئەوەش لێوەکان لێو ئاو ئاو ئاوی خواردنەوە ئاو یاخود هەر ئاوێک کە کاری پێ دەکرێت چێشتی پێ لێ دەنرێ بۆ خواردنەوە بێ دەست و چاوشتن بێ ئاو ناوێکی ترمان هەیە سێو 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 یەک لە میوە بەسوودەکانە کە پێویستە ڕۆژانە بیخۆن سێو وشەکی ترمان هەیە ناو ناو وەک دەزانین هەمومان ناوەکمان هەیە لە بۆ ئەوەی کە پێ بناسرێنەوە ناو وشەیەکی تر میوان 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 دووبارە وشەکانتان لە بۆ دەخینمەوە شەو شەڤ شەو شەڤ چاو لێو چاو لێو ئاو چاو لێو ئاو سێو چاو لێو ئاو سێو ناو ناو چاو لێو ئاو سێو ناو ناو میوان میوان چاو لێو ئاو سێو ناو میوان لێرە کۆتایی بە بابەتەکەی ئەوڕۆمان دێنین بابەتی ڕێزگرتن لە کات بوو ڕێزگرتن لە کات هیوادارم سوودتان لەو ڤیدیۆی وەرگرتی بێ و لە بۆ ڤیدیۆی داهاتوومان ئامادە بن بابەتەکان جوان بخوێننەوە
لەگەڵ خوێندنەوەکانی من بیخوێندنەوە و بینووسنەوەش بۆ شایەکان و چاڵاکیەکان پڕ بکەنەوە ئامادە بن. کاتێکی خۆش، زۆر سوپاس.